سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆشتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشەی بەشێکی زۆر لە شۆفێرانی لۆری لە نێو هەرێمی کوردستان کە لە ڕابردوودا وەکالەیان لە بۆ خەڵکێکی دەرەوەی هەرێمی کوردستان کردبوو بە تایبەت ئەوانەی کە ڕەگەز نامەیان عەرەب بووە، ڕەگەز نامەی عێراقی و عەرەب بوونە. لێرە خەڵکێکی زۆر لە دوایەوەی وەکالەیان کردووە زەریبەیەکی زۆر پارەیەکی زۆریان هاتۆتە سەر. ماوەی 5 ساڵە بەردەوام ئەو کێشەیان هەیە. هەر مامەڵەیەکی یاسایی بکەن لە هەرێمی کوردستان دەبێت سەردانی وەزارەتی دارایی بکەن و ساڵانە زیاتر لە ملیۆنێک دینار دێتە سەریان. دەڵێن کاکە پارە نەما، لۆری دەفرۆشین هەر قەرزارین، خانوو دەفرۆشین هەر قەرزارین. دەبێت ئەم کێشەیە یەکلایی بکرێتەوە. جارێک بەرنامەمان لەسەر کردووە جوولەیەکی پێکرا، ئەم جارە بە دوواداچوون دەکەین و لەگەڵ بەرپرسان قسە دەکەین بزانین ئەم کێشەیە چۆنە و چۆنیش چارەسەر دەبێت. هاتو پێم بڵێ چەند دەبی سیارەت فرۆشتیە؟ بە قورعان تقریبا 4 ساڵ دەبی. 4 ساڵە وەکالەت کرد. ئارێ وەڵڵا داتە عەرەب. دام عەرەب. خەڵک چێن دەرێ بۆوە؟ وەڵڵا خەش لە فەلووجە و ڕووماتەوە لای بوو. باشە ئێستا زەریبە دێتە سەر بە ناو کرات چی بەسەر؟ وەڵڵا زەریبەکە چییە؟ ئەمە دامانێ گوتمە کۆچن کاکە زەریبەت بەنایەت ئەوەیە زەریبەماندا 2 ملیۆنیم زەریبەدایە. باشە خانووی فرۆشی ئەوەی ڕۆژێ ملوێنەکەمدایە. ملوێنێک دیسان چ ملوێنەکەم دایتەوە. باشە یعنی ئەو کابرا ئیش دەکات لەوێ لە خۆی ئیش دەکات سەنێوەکە و ڕقەمەکە و هەموو نافایلیە لە داری مروێن دەرا ئەس دەمانێت ئەوەمان لۆر بگەڕێنەوە زەربەکەمان سەلاک تا ئێستا چەند زەریبەت داوە؟ 2 جار زەریبەمدایە. 2 جار ملیۆن و 300 ملیۆن 300مدایە. باشە بە تەمای چی هەموو جارێ دەتەوێت زەریبە بدەیت و؟ وەڵای ئەو هادی بدەیت بەبی بدەیت. چەند کەسی وەکو تۆ؟ سێ ئامۆزامەوە هەیە، سێ چا برادرەمەوە هەیە. بە هەزارانەوە هەیە. هەزاران؟ وەڵا بە هەزارانەوە هەیە. کێشەی گەورەیە ئەمە؟ کێشەی گەورەیە. لە کابرا سیارەی 90 وەرەقەی دەکەن 9 ملیۆنی زەریبە لەواتەوە تا ساحەبی معرەزە. ئەو معرەزە سیارەکەی 90 وەرەقەی دەکەن 9 ملیۆنی زەریبە لەواتەوە. بۆ شەڕیشیان لە زەریبەی ڕۆژێ دنیایان لێ خڕم بووە. باشە پێت وایە بۆ چارەسەر نابی ئەو کێشەیە لە ئەساس داوانە بۆ وەکالەیان کرد. وەکالیان کردێ دەبی کابرا بگەڕێتەوە. دەبی کابرا بگەڕێتەوە لۆ ئێستا هەیە دایتی کابرا دەگەڕێتەوە هەموو سارێ دێتن زەریبەی دەداتن و لە خۆی دەستەوە بەغدابی بەسرا هەیە بەدە هەیە بەر هەیە بەس هەشە نادا هەیەش هەر ئەسڵ ڕقەمەکەی گۆڕێ لە بەغدا بەسرا گۆڕیتی گۆڕیتی ڕقەمی بەغدای بەسرایە. باشەوە لە قازانجی ئێمەیە قازانجی کوردیان ئەو کابرای کرد زەریبەکە زۆرە زۆرە وڵا زۆرە لە بە زۆری خەرک نانوە بەس هەندێک دەڵێن ڕقەمەکانیشیان گۆڕیە. ڕقەمەکانیان گۆڕێ ڕقم بەغدای بەسرا ڕقم زەری بەسەریش دەکات لەسەر کابرای کوردی یعنی ئەزمەکی گەورەیە. باشە ئەتوش هەر پارە دەبی زەری بدەیت. منیش کە سیارەکەم فرۆش بە 125 وەرەقەی لۆری بوو؟ لۆری بوو عزی لەسەر سیارەکەم مەجبورم بە ئەوها بیفرۆشم بە وەکالە. بە وەکالە کە فرۆشتم 2 ملیۆن دینارم زەری بەدا سافم کرد. سافت هیچم نێشتم ئەو سیارەکەم تەسمیلی عربی کرد. گوتی لەو تاریخەوە زەری بەکاتە سەر عادی من. ئەو 4 سارە کابرام نەدیدی. 4 ساڵ 4 سال هەر ساڵ چەندی دێتە سەر؟ هەر سار ئەگەر بە جێرە نفوسی مدار وشتا لە ملیۆنەشی خوارێ بەرەو خوارێ. باشە تۆ چی دەکەی و هەموو زەریبە بێت؟ وەڵاوەتە سارەم بەنای برام کردێ نەوەر مسمە دایرە مروری ناوەری بچ یعنی قەدەغە بۆ دایرە دایرە مرور ڕقم سپین بەناوە ڕقم سویوەس ئەدی باش شادی سبەینە خانیەکەت بفرۆشی. وڵای دەبی چاوەڕێی عەرەبی بکەم عەرەبە گەڕ بەزەی بە قەلبی داوێت و بێت و برێ. باشە پەیامت چییە بۆ وەزیری ناوخۆ؟ ئێمە پێشتر بەرنامەمان لەسەر کرد بە دوواداچوونی کرد وەزارەتی ناوخۆ وەزیری ناوخۆ خودی خۆی بەڵام ئێستا کێشەکار چارەسەر نەبوو. کێشەکەی من ئەمن خەدای خۆم بەکەدایتمێ ئەمن عزیزکەمەوە ئەم چمەلۆیشە چمەلۆ 500 105 سارە عزمان کەتە سەرێ کە عزم کە سەرێ حکومەت سارەکانی عز دەزانێ مەجبورە نە بەناوم دەکرێت نەکردنی فرۆشی پێ دەکرێت. باشە ئێوە داوا لە حکوومەت دەکەن ئەو کێشە چارەسەر یعنی ضرورە چارەسەر سەکرایە بەس تەبلیغ نەکرایە تەبلیغ بێ ئەو مەزموعانە هەموو ڕاکاتەوە زەریبە لەسەر نەمێنێت نەمێنێت ئەگەر ئەوها بەردەوام وەڵا دەبی بدەیت ئیفلاس دەکات. ئارێ وەڵا دەبی ئەگە بمری ئەو لێ زەریبە نامێنێ و ئەگەریش نا وەڵا ئەلعان ناوێرم بسمە زەریبە زۆرن ئەو کەسانە کۆرەکە لە زۆر حسابی نییە نا زۆر ئارێ وەڵا. کێشەی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل گرفتێک بوو ئەوانەی وەکالەیان کرد بوو لۆ عەرەبەکان ئەوە بەشی زۆر لە ئۆتۆمبیلەکان لە دەرەوەی هەرێمی کوردستانن ئەمانە بوونەتە بەشی خەڵکێک
یعنی ئێمە قسەمان لەگەڵ کوردون لەبەر زەریبە کوردستانیان بەجێ هێشتووە دەڵێن کاکە ئەو پارەیە دێتە سەرمان کابرا لە بەغدا پارە دەدا یان خۆی دەدزێتەوە ڕقەمی گۆڕیوە لێرە کابراایکی کاسبی وەکو ئەم برادەرە دەبێت پارە بدە پارەکەش یەکجار زۆرە خەڵکێکی زۆر زەرری کردووە کێشەیە ئەمە کێشەیەکی دیکێ ئەو عەرەبانە زۆر زادێنە کوردستان فێڵ لە کوردەکان دەکەن ئەوە دەڵێ ئێمە سەد شۆفێرین کەسابەتیمان کردووە بۆ چەند مەبلەغێکی کەم ینی کاروانێک بووە بەڵام لە کۆتادا ئامر قەبزیان بۆ دەرچووە سەد شۆفێری کول ئامر قەبزی بۆ دەرچووە کاکە بۆچی ئەمر قەبزتان بۆ والله براکەم ئەمە لە ڕێبعی گەنمان بار کرد لۆ گومرجی حلوە بەڵێ لە گومرجی ئەو بارانەمان داگرتیان بەڵێ ئەو بارانە ئێستا ئەمان مەعسە سیارەی نەوسە سیارە هەمووی کورد بوون هەمووی کووردە عربی تێدانە گەرمی بان کرد گەنمان بار کردێ بە کتاب ڕسمی باش بە هەموو شتێش لە چێ لە ڕەبیحا لە ڕەبیعی لە ڕەبیحا حکومەتی لە دەستی حکومەتی عێراق ئێستاش ئەو مشکلێمە لە دەستی حکومەتی عێراقا نردیتی هەولێر لە هەولێرش ئەمە ئەو کێشەمان لۆ دروست بە نەدەتوانم سیارەکەی بفرۆشم گەنمەکانتان لە چێ فرۆشتەوە گەنمەکە ئەمە نەما فرۆشتووە عارەبەکە بۆ خۆی فرۆشتوو ئەو گوتی لە ڕەبیعی دەی بەمە بەغدا ئەو گوتی دەیبمە بەغدا مشکلەکەی ماما هەولێر فرۆشتی بنیاتی هەولێری فرۆشتی ئێستا مشکلەکەیمە ئەوەیە ئەلعان ئەو سیارەکەی من نەدەتوانم بەناوکەم نەدەتوانم بیفرۆشم چەند ساریشە زەریبەی ئەمری قەبزشم بە خۆم جەنابم لەسەرمە سیارەکەشم لە حکومەتی حەدچی لەسەرە بە خۆشم ئەمری قەبزی نەخواردی نەکردی نەخواردی کڕیەکەشم 500,000 نار بۆ لە 2015 هاتا ئێستا ئەتیان بۆ پارێزەر ناگرن لێرکوانە کەسێک نێ بەرگریتان لێ بکە هەمومان گرتوێ دەوەڕە قەشمدا هەر ئیشەکەم لە ناڕوە ناڕوە سەد شۆفێری سەد شۆفێری بەڵێ ئێستا ئەمر قەبزیتان لە دووە ئێستا ئەمری قەبزیمان لە دووە بەڵێ بەخۆشم جیرامە بەرژمە بە کەفاالە بەرژمە کابرا گەنمەکەی لەمە داگرت و کتاب ڕسمی داینێ گوتی تاوا ئەو گەرمە لێران ئیسلام دەکری و کتابی ئیسلامی هەموو شتێکمانەیە هیچ مشکلمان چاوەڕی ئەوەی دەکەم حکومەتی عێراق بخۆی دەزانی ئەو شخصە چێە سیاقی فەقیری و شیمەزەمینی هیچ شتێکمانێ شخصەکە چێ بوو کەسەی گەورە بیان بچوو بوو واللهی ئەمن نەمدیتێ دەبی کەسەی گەورە بێ کەسەی گەورە تۆ هەر لە ڕێ بریکارەکانیەوە بەڵێ 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 ئارێوەڵە کابراتان هەر نەدی کابرام نەدیتوە چند ساڵە ئێوە کاری ماڕست والله مدەشی زۆرە ینی هەشتا و ئەمن کاری معرض هەشتا سێوە باشە ئێستا ئەگە عەرەبەک بێ برێ سارەیەک بکڕی لۆریەک بکڕی وەکالی کوردەکەی وەکالی لۆ بکە وەکالی ناکەلان یەکسەر بەناو دێت یەکسەر وەکالی لۆ ناکەن وەکالە لۆ ناکەین بەناوی نەماوە وەکالە یان لە ترسی قەدیم ناوێت ترسێ قەدیمە بەناویش دەبی کە بەناوی لۆ وەکالی ئێستا مشکلەی نەما ئێستا ئەمر هەیە بەناو بکرێ بەمەێ ئێستا سیارە حالیان کابراایە کە دێت یەکۆنە سیارەی دەکڕی یەکەم شرتمان ئەوەیە دەبی سیارەکەی بەناوکە ئەو دەباتە دەری ئەگەر ناکرد ئەگەر ناخێت لەبەر چەو کەس وەکالی ناکرد لەبەر ئەوەی خەڵک زەریبەشی زۆری هاتە سەرێ کابرا ڕقم هەولێرە دایتیە وەکالی لە بۆ کردیە لەسەر وەکالەکەی هەستایە بە ڕقم بەسرای کردیتی ڕقم بەسرا کردیتی ڕقم بەغدا کردیتە بەسە خۆتان هاتووە بەرێ بەسەر خۆمان هاتووە بەکەم هەیە بە فەلاعی وەرم گرتێ بەنا وەکالەکەم لۆ کردی و ڕۆیەوە سقوتی پێکرد لە نەجەف یانی کەوایەگە زەریبەت باید باە سەر کێشە دەبێت زەریبەت ئیم لە سەمندەم لە دەما باشە تۆ بەستەوە کە گوت کوڕێکم ئۆتۆمبیلی فرۆشتی بە کابرا عربت گوتێ وەرە کاکە بەناوکە بەێ بەزەبت گوتی ئەم ڕقم بەسران بەستایە و حکومت لە بەخۆیان ئینجاز دەبن لەگەر یەکتیرە ڕقمەکەی دەنێرمەوە لۆ هەولێر على ساز رقم وسنويەکان لۆ هەولێر دەنێرنەوە ئەو مۆزوع لە سەرمەلا دایرەی هەولێر بڵێ کاکە پۆلیسیات شۆکۆ ناخوا ئێستا پارە هەر ئیش دەکەن علاقەی زەریبە ئەمن بچم ئێستا زەریبەم لێ دەچین لێت دەستی بەرێ دایکشمان نەک لێمان دەچین ساڵی چەندێتە سەرەوە واللهی ئیسکانێکمان بەناو بەناوی برازایەکم بوو تقریبا 6 سال بوو 800,000 دینار لێنستن هەیە بیسیارەی بە وەکالە هەیە وەشی ئیت و ئەتو ئەلعام دووەرە قەد وەرەگرستی پێنج دووەرەگرت پێ سارت بەنای خۆت دەکرد هەیە پێنجی لە تووەرەگرت پێنجیشی لە عەربی وەرەگرت پاشان ئێستا باش ئاواز زەریبە لەسەری خڕبوویتەوە ماڵی کاول بوو ئەدی ئەوە پارە دێت پارە دێتە سەری خلاص ئەگەر ئەو ڕۆژ نەدا هەر دەبی بدا هەر دەبی بدا ناوێری شتەشی بەنای خۆت ناوێری
باش تازە گوتت کاکە من ملیۆنێک و 700 قسوورم داوەتە زەریبە هیچ بۆ پارەیە کاکە کاتی خۆی کە حکوومەتی هەرێم ئەو سارێک کە ئەو کاتی ئەو سارانمان فرۆشتە جنوب حکوومەت هەرێمە سارێ بەناوی عەرەبەکان نەدەکرد باش بەناوی نەدەکردن ڕاوەستا بوو ئێمەش چ لەو سەوە مسیارەکەن غێغێری جنوب کەس دێمان ناکردەوە هەستان فرۆشمانە جنوب وەکالەمان لۆیان کرد لە عین کات ئێستا ئەوان حکوومەتی عێراقستا کە سیارەکان بەناو نەکرا حکوومەتی عێراقستا سیارەکانی ڕقەمی سیارەکانی گۆڕی کردی ڕقەم جنوب ئێستا لە ئەولیات هەولێر ینی ئەو ئەولیات لە هەولێر مای ڕقەمەکان هەم لە سەنایمێ زەریبەکان هەم ئەمە دەدەین کەتی سیارەکان ڕقەمیشیان گۆڕایە کەوایە بەبێ ئەوەی هیچ زەبمانیە لەو ناوی ئەمە ئێستا یەک بەرەو بە خۆمانزە ینی ئەوانیش بێتەکان زەریبەکە ئێمە دەچسم ما هەیە دەگوترێت چایەچی بیستی سیاری بەنا عافیە ئارێ وەڵە چایەچی بووە ئارێ وەڵە ئاخر ئەوەیە ناخە مەجبور بووە کابرای عەرەب لەو حاڵەتی بەناوی نەکرایە هێ مەجبورە بەناوی چایەتی کرایە بەناوی شاگردان کرایە یا بەناوی سانی چەند جادش کرایە لە بۆ چەند دینارەشی بەناوی خۆی کردیە ئینسانی کەم دەرامەتە بووە باشە بەس دەڵێت باشە بەس دەگوترێ کاکە خۆ ئەو کێشەیە خەتای ئەو خەڵکەی وەکالەی کردووە بۆ لەگەڵ عەرەبەکان قسە ناکەم بێ بەناو بکە وڵی کاکە ئەو کێشەیە زۆر ئەو کێشەیە بەس ئەو کێشەیە بەسەر هەر هەمووان هاتیە بەس ئەوە مشکلەت کەشمان هەیە مشکلەی سۆنەیشمان هەیە چیە سۆنە سۆنەر لە سلێمانی ڕادەیەوە بە کەرکوشی دادەوە 500,000 دەچی 30,000 دینار بەس سۆنەر وەردەگری 30,000 دینار بەس وەردەگری کەس نازانێت چی وەردەگری ئێکات چ نییە وەسل هەیە وەسل ئەخ بووە سۆنە 30,000 دینار نووسراە 30,000 دینار تاوا هەر ئەوەندە نووسراە 30,000 بەتاری 5,000 دینار بەبارەوە 30,000 دینارە لە چەند دەرێ لە دێگەری دانرایە و لە سەیتەی پردێژاندرایە کە دەچێت سلێمانیش سەیتە سۆنە حکوومەتی عێراق چەند وەردەگری حکوومەتی عێراقیش 20,000 وەردەگری 20,000 بەغدا 20 وەردەگری هەولێر و سلێمانیش 130 وەردەگرن سلێمانی نا ئەی سلێمانی چەند وەردەگری سلێمانی 5,000 دیناری وەردەگری بە بەتاڵی بەبارەوە بەتاری بەتاری هەر هیچ وەرناگری وەرناگری بەس بەبارەوە ئەگە بچە ناو سۆنەری 5,000 وەردەگری وەستەکەی حکوومەتی هەرێمە بەێ نووسرای حکوومەتی وەزارەتی تازە ئێستا من هاتیمەوە 30,000 دیناریان باشەگەر تۆ لۆریەک بارێک ببەی بۆ 30,000 زۆرە 30,000 زۆرە لە سایقیە کابرا سەبارەکە نییە نەخێر سایبار ناداتەوە ناداتەوە دەریا من واصل ئێکوانم کڕیا باشە مانەوەی ئەو کەیساوانەی وەکالەیان کردیە بەم شێوەیە ئەمن بەنسبەتە خۆم دوو سارم بەناوی کوڕێک خۆم کردیە دوو سارە ئەوە پێ سارە عەرەب هەجوابیشم ناداتەوە ڕقەمەکەیت تەلەفۆن بۆ تەلەفۆنەکەش داخراوە بە خوددا ڕانجاور بچمە زەریبێ ئەڵام بچم 5 میلیۆن 6 میلیۆن دەبی زەریبێ بدەم 5-6 میلیۆن ئەرێ بە خوددای قازانجی چ بوو قازانزم ئەوە بوو نەیدەکرێت عەرەبەگەر بەناوی نەبای بەناویشی نەدەبوو مەزبور مەکالی لۆ بکەم باشە ئەتو چاوەڕێی چی دە کووە و کێشەیە وەڵی چاوەڕێ حکومەت دەکەم حکومەتی هەرێم کاکە حەقوی حکوومەتی هەرێم کوزان ڕوونکردنەوە لەوە خەرکەی بدا بزان ئایا مەسیری ئەو خەرکەی چی بەسەر دێ ویاننا حتا ئێستا من یەک بەخۆم بابم براکانم ناوێرم چینە زەریبەی ناتوانین یعنی ئێستا هەرچی ئەو معاملەی کردی ناوێرم کەس ناتوانانی بستە زەریب ئەوە معاملەی بەس ئەو کێشەیەکی گەورە نیە کێشێکی زۆر گەورەی بە چی بکەین على اساس كتاب هاتيا لا بغداد لو ايري لو عامه ايري رايگرتيا باشا اما كشي بشكل لكاسبكاران لنيو هرمي لهرمي كردستان بو بس ده هولير نبوه لا انا هرمي كردستان مو هرمي لسليماني لدوق بهزاران كس اما عمل بهزاران كس اوتومبيليان فروشوتا خەڵکی عرب ئەوانەی لە دەرەوەی هەرێمی کوردستان دادەنیشن ئێستا ژمارەی ئۆتۆمبیلەکانیان گۆڕدراوە بۆتە ژمارەی ئەو پارێزگانە بەڵام پارە لەسەر ئەم برادەرێ چەند میلیۆن قەرداری تۆ بەخۆیاڵام بچم چین 5 میلیۆن 6 میلیۆن دینار ناوێری بچێتە زەریبە بانگەوازی دەنگی خۆیان بەرز دەکەنەوە بۆ وەزارەتی ناوخۆ بە زووترین کات ئەو کێشەیە چارەسەر بکات بە چارەسەرکردنی یعنی ئێوە دەتوانن زەریبەی ئەوەی پێشتوتان لەسرە بیدەن بە حکوومەت حکوومەت زەرەر قازانج دەکەم ئێوە طبعا هەدیکۆگەتە بێت تەسفی ئەوانە بکە ئێمەش بەش دەچێن بە ئەو زەریبەی حتا ئێستا لەسەرمان دەفع دەکەین بەس لەسەرمە لابە ئەوە لابە قیرسی ئەمە ئەوەی لە سەرمانە دەیکەین ئەو زەرەرە باملت داین کێشنی بەس بێت لەمە دووە لە سەرمان لابە ئێستا ئەمە 2 سار پێش ئێستا ئی بابم سیاری بام 2 سار پێش ئێستا ملیۆن و 700,000 لە جیرفانی خۆیدا ئەوە 2 سار نەچوتۆ زەریبەی لەبەر چییە نەتانی خانێکی فرۆشی ناتانی سیارەشی بکری بفرۆشی لەبەرەوە شتەیە.
تەلەفۆنم کرد لۆ کابرای عرب کابرا تەلەفۆنم لۆ کردی دەرێکا کە مە سیارە شتی خۆم هەموو لێ دەر هیچ مشکلم نەما ڕقم شتی لێ کردەوە یەگوت مۆرە مەلیکۆنە هەموو سارە زەریبی خۆمان دەدەینە حکومەتی ئەو چی گوت وڵات چی گوتیە دەرێ وڵای کەیف خۆتە مشکلی خۆتە ئەی ڕقەمەکە ڕقەمەکە و لێ کردەوە باشە بۆ ناینیەوە تۆ ڕقم چیە بین تۆ دەرێ کاکە تو بڕۆ لە خۆ زەریبی خۆت هەر بدە و تیشمان بەتونی مایامە ئیشمامەتوەڵە سنەی هەموو ژرا بنەیمە قەرزاری تۆ ئەمنەوە 6 ئەفسارە لێکانەما پارەی دەدەم چەند ینی چەند هەرمانگە چەند وڵا ماجە زەری بەبزانە چەند دەدەم ساڵێ چەند دێت با قورعان سارێ چەندە سارێ 200 هزار دیاری لەو گۆڕی ئەمە دەدەم هەموو ساری ئەوە ئەفسارە ڕۆیشتی لێکانە هەموو ساڵێ ساف دەکەی ئەرێ لە هەموو ساڵی ساف دەکەم ساف دەکەم ئەلعانەکە یەک سیارە بەنابی دەبێ مسم زەریبەکەی ساف کرد لە حکومەت ئێستا عەرەبە کات ئەتۆ گوتت ئەمن سیارەم ئەم نادەم عەرەبان هەتا لێکانە پەنجەمۆری پێ نەکەم نابی باش یانی ئەوەی وەکالەی کردووە غەڵەتی کردووە هەرێ وڵا غەڵەتی کرد ئەخر پێشتر یاساکەوا بوو ئەمنم بخۆم ناوێرم ناژدەمە من ناژدەی دەبی لە بەناوی کێچکە پەنجەمۆری بکەم ئێستا بازار کۆ بەم شێوە سفرە بازار نییە بازاری چی کاشم ناوەڵە کا کامەرە بڕوس هەموو سیارەمان لە معرەجەکە زیارە چی بێنە ینی فرۆشیار نییە ئەوڕۆ سفتا کراوە لۆ پێنج ماگە ڕامان گرتی کەس گوتی بەچەندە 5 مانگ ئەو هەموو لۆریە لێرکوانەیە بازاری نییە بەزەر دەدەم بەزەرت ئۆتۆمبیل بەزەر 50 وەرقە زەرە دەدەم ئێستا 50 وەرقە زەرە وەرە لە ساعقلی دەدەم کڕین و فرۆشتنی لۆری نییە لەبەر چیەوە بازار ئەو وەرەقە و شتە وەزعەکەی هەموو لەمە تێکداێتەوە نەبوو خەتای وەرەقەی نێ بخۆی بازار تەپیە نمونەیە و کەسانە لە سلێمانی هەیە لە دوهۆک هەیە لە تەواوی شار و شارۆچکەکان هەیە ئەمانە کۆمەڵە کاسبن هەرکەس زانیان ئێمە باسی ئەم بابەتە دەکەین هەر یەکە گوتی کاکە وەرە لای من ماڵم کاول بووە پارەیەکی زۆرم داوە پارەیەکی زۆر دەدەم خانم حجزە نازام هەر یەکە باسی کێشەیەک دەکات تۆ باسی ئەوەت کرد خانوت حجزە نازام بەنسبەتە من سیارەم ئێستا بەناوکردی بەناوی برادراتی کاربرهات دەکەم بەناو کاکە ئەو سیارە ئەم سقم بەسەتوێ ئەو سیارە بەناوی خۆتکە بەناوی خۆم کرد ئێستا ئەو وەختی وەکالە احتیاجی بلو عارەبە وەکالە لۆ کرد ڕۆیشتن ئەو ڕۆژی سەری دەرچووە سیارەکە ڕۆیە چەند دەبێەوە چەند وڵای تقریبا 2013 لە 2013 ئێستا کابرا دەرێ لێ هەندێکم بەناو کردیە نایەتن و بەخوای خانی بۆ ئیسانەتان ئەو بکەم ناتام تاویل کەم ناتام فرۆشم یعنی معاملاتت هەمووی ڕاوە معاملات ڕاوەستایە بەس کاکە من لەگەڵ پۆلیسیا چۆ قسەم کردووە لەمنا لەولا دەڵێن کورە ئەو خەڵکەش لە تەماعی 200 دلاری ماڵی خۆی بەخوا مەسەر 200 دلار کابرا سقێ سەم بوو کابرا سیارە تقریبا بە 70 دەسەری گوت کاکە سقم بەسەر عەزمی ئەتولۆم بکەیت بەناوی برادرەتی ئێستاش لە من پەژوان بیتەوە لێ کاکە نشان بەناو کردی هەندێک بەناو ناکردی لێ کاکە بەناو ناکردی لە چێ سیارەکەی حمل جنوبە حمل جنوبە ڕقەمەکەی پێوە یا لێکرا ڕقەمەکەی هەندێک لێ کات نازانم هەندێکی لێ کات ئەو بووە باش ئێستا مشکل لەوەدانی هەموو ئەلکترۆنیاتە هەر ئەلیکوانە کاکە لەگە بەسڕایە ئەو سیارە بەناوی چێکرا لەگە عامەی بەناوی چێکا لێندوی کاکە زەری بە ئاسانی چارەسەر کو ئاسانی نییە ئەستا کابرای لێندوی ئێستا بگیرێ ئەم قەبزێکە ناگرن لو أليكان الساري عزيزي خمس سنين احتياجي هو عزيزي خسري أليكان بسط مشكلة عزيزي الساري الجديد. أي جنوب هم ديتا كردستان ديتا هولير دوغ سليماني روزانة دي باري ديني أسا وردت بمنا علوي تنسى الساري هم الرقم يقوريا. يعني هر سارة كان هر سارة خوي هولي هريمي كردستان هولير دوغ سليمانيا. ديتن باري لبصرة باردك لميناء باردك ديتا هولير. بس أمشت شيء أسايني. زور أساير مرورك دادن ل بازجي شراء ولا بازجي كان مرور دادن هر سارة كسنة وكله كمبيوتر دادن. رقمي هولير بابي لير عزبايته والسري نطاني بيت سعرك يعني بابو شوري تو إجراءاته كان آسانة زور آسانة باشا بلا 100 مليون زريبة مدايا باشا بس لقل أول دفترم هي باشا لقل أول شيء ما يكبر ليستا برا ما انكر خدي وزيرنا وقهات السرية لك إما دمانة بليل يمكن يعني كومالك جماري ساختش كشبو استا زرركي ايوا زوره زرركي ما يقدر زوره 100 مليون زريبه مدايا استاكد 100 مليون زريبه ببلغر رسم برقم هي يك دقيق 100 مليون زريبه مدايا 2009 تا استاكا حتى على هذا الاورو 2009 حتى استاد ما هو كم لما وصل ل 2014 حتى نهض سعرم تون بلد بنا وكاله حتى نهض سعرم بناو كرديا يعني كيشك قوري كيشك زور قوري مرادعاتي مديريه عامه شم كرديا بمديريه شم قلت 16000 سعر رقم هول كرايت هولير كرايت الجنوب بلقى ما هم كريت ما نسي دينار ما نزريبه زريبه جواب ما ناداتو توش كيشت ابو نا كاكا من خطاي خوشمانيتي لسرك وزاي بوشي خطا قوسا كردي خوما مستطاد بو درقم لو معرضانه بو 100 دولار وكالاك ابو عرب
يعني اه $100 خيدك $100 كده بخوي ودك دورة عربي باشتك كاكا دابا إسا تو نكي بزان عقمي صادروا بايناك باشا قريب قانونية وكالك وكالك باشا كقانونية برسياري أمبر وراسين لكركوك لو جنوب عربي اشتبوا توبكا تدوانية كدروز بودا بيت سعر السريكي يعني أما 100 مليون بدأت تسند الدعوة بقرآن إسا مترم بالغو تي 38 مليون إسا دو قادر تو والله منيش بينش دو طنيا دو طنيا خلت چه دريتو؟ يا أكرمه لا أكري هز دو طنيا دبيت چند پاره؟ 2010 بنای خوم کر برادر گوتی پیکا و بنای خو کین فایده کم نه فروشتم مثلا بو وکاله پاره ور نگرتوا $100 $200 نه من فروشتم بو خیر من خیرم کر او روجي او وقتی وکالم چاکر 2010 است وکالم هيا وقتی بو فلان شخص مچاکر دیا 2010 فلان شخص وکاله چاکر دیا حتی است روشتینا هەر سەبارەت بە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان مقدم فازڵ و تەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر هەر گوتی من حەز دەکەم لەگەڵ هاوڵاتیەکان قسە بکەم ڕاستەوخۆ وڵامی پرسیارەکانیان بدەمەوە قسە چی بوو بۆم هاوڵاتیان بەر لە هەموو شتێک ئەو هاوڵاتیە کە خۆی بە خاوەن حەق دەزانێ ئێمەش دەڵێن بە خاوەن حەقە بەڵام من یەک پرسیاری دەکەم ئێستا ئەو کە هاتۆتە بەڕێوەبەرهاتی هاتوچۆ دەیەوێت کێشەکەی بۆ چارەسەر کە ئایا کاتێک کە فرۆشتی عەرەبەکە کە دەوەرەقەی وەردەگرت لە مقابلی هەروە کالێک یان لە بەرامبەر یارسارەکەی ساتە 100 سیارە بەناوە ڕێی هاتوچۆ دووەرگرت هاتوچۆ پێیوتی فڕۆکارە بکە بەڕێز ڕاوەستە هاتوو لە بۆ مەسلحەتی خۆت کردت باش دەتزانی مەمنوع ئەو شتە دەچوو فێڵێکی یاساییتان دەدۆزیەوە وەکالەتان لە بۆ کابرا دەکرد ئێستا لای من ئەو ئۆتۆمبیلێ ئەو نەهۆت سیارێ بەناوی تۆیە بەناوی عەرەبەکە نییە سەبارەت بە زەبطکردنیش زەبط و ئیحزار لە حالەتێک دەبێتن کە سیارەکە دزراو بێ بەس تۆ خۆ نەدزراوە فرۆشتێتێ بە حەقی خۆی کابرا عەرەب لێ کڕیتی کێشەکەت لای من نییە ئێستا ئەمە پاش تداخلاتێکی زۆر بەڕێز وەزیری ناوخۆ لەگەڵ وەفدێکی بەغدا دانیشتین یعنی طبعا لەوێش ئەوەی کە کراوە خۆ دەزانیت لە پاش حداسی کەرکووک ئەو شتانە کرد ویستان ئێمە بە هەر شێوەیەکی زەربێک لە کوردستان بدەن ئەوان بە فەوزا کردویانە هەندێک بەڕێوەبەراتی هاتوچۆ هەندێکیان تەنانەت کاتێک تۆماری تازایان لە بۆ ئۆتۆمبیلانە کردووە سەنەوی و ڕقەمەکان داوەتە دەست هاوڵاتێک گوتیان بڕۆ بخۆت چی لێ دەکەی لێ بکە ئێمە داوامان کرد وتمان کاک هەر چیز نەبێ قایمەکانمان بۆ بینێرنەوە بۆ هەولێر نەک هەر بینێرنەوە کاکەمران لە ڕووی یاساییەوە ئەسڵ نابێت سیارەیەک لە وڵاتێک 2000 تۆمار بکرێت هەر نەدەبوو تۆماری کەنەوە چونکە هەرێمی طبعا سەرپێچەکە یاسایی چونکە تۆمار کراوە کە دەنووسێتن العێراق ئەربیل خۆ لە وڵاتی کەوایە ئەوەی سەرپێچ یەک دقە ئەوەی سەرپێچێ بەغدایە بەڵام بابزانین چارەسەرەکە گەیشتۆ چارەسەرەکە بەڕێز وەزیری ناوخۆ داوای کردوتی قایمێکمان بدەنێ هەریز نەبێ هاوڵاتی ئێمە کە دێتن بۆ ئەوەی بەرازیمەیەک لەبۆ بکەین بڵێن کاکە ئۆتۆمبیل لەسەر ناوی نەماوە پاش 4 مانگ بە لۆریەک مەجموعەیەک مستەمسەکاتیان ناردەوە قەنەعەت هەبێ لەوانەیە لە ساڵی 50 مستەمسەکات بۆ شێوەیە هەڵ نەدەگیرا ئەلموهیم ئێمە لە بۆ ماوەی 3 4 مان خەریک بووین بەس عەد و فەرزمان کرد دەرچی 2000 هەولێرە 2000 بەڵێ 2000 هەولێری تێدا لەو 2000 ئێمە ئێستا هەر هاوڵاتێک ئەوەی کە ئۆتۆمبیلیان بەناوە دەچێتن لە کۆمپیوتەر تەماشا دەکەین لەو 2000 ناوەکەی تێدا بوو کتابی دەدەینە بەڕازیمە دەچێتن لە زەریبە پارەکەی لەسەر نامێنێ بەڵام ئەوی با کتاب لەوە دەکرێت کاچی من زەریبە تەعاملەکە خۆ لە وڵاتە چکە ناتێ بەڵام تۆ چوویتە بەرازیمەی ئێرەت بردووە بچوومە مدیری عامەی گوتی ئێمەش کتابمان کردێ لە بۆ بەرازیمەی پۆلیسی هاتوچۆی هەولێرت بردووەتە زەریبە هەر بە سیدی لایتی کەوایە تۆ بە شێوەیەکی فەرمی ئاگاداری هاوڵاتیان دەکەیتەوە سەردانی بەڕێوەبەراتی ئەوەی کە لۆریان فرۆشتۆتە عەرەب ئەوانەی کە زەریبەیان لەسەرە ئەوانە بێن لەو 2000 ناوە هەر کەسێک ناوەکەی تێدا لە هەولێر لە سلێمانیش بە هەمان شێوە بە هەمان شێوە چونکەوەی کە هات هەموو بێکەوە بنێردرا کێشەی بەشێکی لەبەر ئەوەی وەکو وتم کاکەمەران ئەوان خۆیان بە فەوزا کردویانە ئێستاش دەگەردابێ ئێمە نازانین ژمارەکە چەند دەوێت ئۆتۆماریان کردووە پێشبینی ناکەن چەند بێ بە پێی پێشبینەکان بێت لەوانەیە نزیک لە 100,000 ئۆتۆمبیل زیاتر بێت ئۆتۆمبیل باشە دەزانین خەڵکێکی زۆر دێ دەڵێ کاکە من فرۆشتومە ئۆتۆمارەکە لە سەریانە لە کاتێک ئەوەی کە هاتووە هەموو چەند هەزارێکە بەڕێز فازل ئەوەی گەڕایتەوە ئەوەی کە گەڕایتەوە ناوی گەڕایتەوە کێشەکەی چارەسەر دەوێت بەڵام ئەوەی ماوە زیاترە چارەنووسی ئەوان چی بەسەر ئەوە پێویستی بە بڕیارێکی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەربچێتن ئەوە لە دەست ئێمە نییە بەڕاستی وەکو بەڕێوەبەراتی هاتووچۆ ئێمە ئەوەی هەمانە بە نووسرا و سەروی خۆمان ئاگادار کردەوە کە هاوڵاتیەکی زۆر کێشەی هەیە.
زیاتر لە کێشەی 100,000 ئۆتۆمبیلی بارهەڵگر کە وەکالەیان کردووە اینجا لە پێناوی $100 یان $200 بە برادەراتی بێت لە پێناوی پارە بێت ئەم کێشەیە دروست بووە خەڵکێکی زۆر 100 میلیۆن دینار 20 میلیۆن دینار 10 میلیۆن دینار یعنی ساڵانە پارە دەدات بە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو ئەو وەکالەی کە لە ڕابردوودا کردوویەتی کێشەکە گەیشتۆتە چ خۆناغێک پۆلیسی هاتو چۆ دەڵێ بەشێکی زۆر لەم ئۆتۆمبیلانە ژمارەکەی گەڕاوەتەوە بەڵام بەشێکی دیکەش کە لەوەی گەڕاوەتەوە زۆر زیاترە ئێستاش ئەو ژمارەیە لە بەغدا و لە کەربەلا و لە ناوچەکانی دیکەی عێراقن پارە زەریبە هەر لەسەر ئەستۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پۆلیسی هاتوچۆ دەڵێت چارەسەر لای ئێمە نییە چارەسەر لای ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوەخۆیە دەبێت بڕیارێکی تایبەت دەربکات تاوەکو ئەم کێشەیە بە یەکجاری چارەسەر ببێت بە پێچەوانەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرمەند دەبن ئەوانەی وەکالەیان کردووە دەبێت ساڵانە پارەیەک لە بەلاش بدەن بە حکوومەتی هەرێمی کوردستان تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست